هیواتم ئەوەی ئەگەر پیر نییە ئەبێ من هەتا بمێنم بیش بکەم ئێتە کە مردیتەوە. درنگانێکی شەوی هەژدەی ئەم مانگە ئەکتەری ناسراوی کورد حاجی مەکی ناسراو بە عەلیەفەنی بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا، بەڵام تا ساڵانێکی دوور و درێژ لە یادەوەری بەشێکی زۆری خەڵکدا بە زیندووی دەمێنێتەوە. حاجی مەکی کۆمەڵێ خۆشەویستی و گەورەی ئەو پیاوە لە دڵی ئێمە جێی بۆتەوە کە هەتا لە بیرمان ناچێتەوە. مەسرحەکانی حاجی مەکی دەستی پێ بکردایە باوەڕێ بێت دەرسەکەم ئەفەوتان دەخۆشی مەسرحەکانی ئەو پیاوە. ژیان وەکو چیرۆکێکی شانۆیی وایە، یان قاقا پێکەنینە یان گریانە یا خەندەیە. هونەرمەندی بواری نواندن مەکی عەبدوڵڵا ناسراو بە عەلیەفەنی لە ساڵی 1953 بۆتە ناوێکی ناسرا و بەرچاو لە دنیای دراما و نواندنی کوردیدا بە بەرەمەکانی مامە خەمە و ژن بەژن و باوەژن خوابناسە کە چەند کارێکی شانۆیی بوون زیاتر ناوبانگی پەیدا کرد. نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ئەبێ ئەو کەسە دەور ببینێ کە لێ بێ کە لێ نەبێ فرسێک نایێ و کۆمیدیا دەوە نییە کە تۆ هەموو کەس بتوانێت کۆمیدیات کە ئەو دەورە مهمەکە خەڵقی بڵێ باشە، ئەو دەورە مهمەکە سبەی خەڵقی لەسەر زمانی بێ. مەسەلەن ئێمە ئەو پارە نەپێرا تەمسیلێکمان کرد قاقا 3 ساڵ لێرایەوە. حاجی مەکی دەرێنەری یەکەم فیلمی سینەمایی کوردی بوو لە باشووری کوردستان بە ناوی نێرگس بووکی کوردستانە و کوڕەتاقانەکەی لە کاتی ئامادەکردنی فیلمی باوەژن خوابناسە بەهۆی ڕووداوێکەوە گیانی لەدەستداوە بە گوێرەی قسەکانی خۆی کە پێشتر بۆ NRT کردبوونی بە درێژایی ژیانی هونەری لە 1200 بەرهەمی جۆراوجۆردا بەشداری کردووە بە نواندن. حاجی مەکی هەرچەندە بە هونەرمەندێکی کۆمیدی ناسرا بوو بەڵام ڕۆڵێکی گەورەی هەبوو لە سەرپێخستن و پێشخستنی نواندن و درامای کوردیدا. شتێکی کردووە کە بووە بە ناو کەسانێکش ببێ بە ناو حتمما ئاسان نییە جێگای بگیرێتەوە. ئەو کابرایە ناو بوو یعنی کە منە خزمەتی کردو بوو بەس بەداخۆ کەس بەلایە نەچوو یعنی کاریگەریەکی گەوری بەجێهێشت بەڵام هیچی بۆ نەکرا. ئێمە دائما لە مردنە خەڵکمان بیرەکەوێتەوە کەسانی مبدعمان بیرەکەوێتەوە. لە ڕێوڕسمێکدا تەرمی حاجی مەکی لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا بەڵام بەرهەم و کارەکانی لە ئەرشیفی دراما و نواندنی کوردیدا بۆ هەمیشە هەڵدەگیرێ و بەبێ ناوهێنانی ئەو نووسینەوەی مێژووی دراما و نواندن لە شاری سلێمانی بە تایبەتی و کوردستان بەگشتی کەلێنێکی گەورەی تێدا دەبێت. ئاواد محمودیان ئارتی سلێمانی.